بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 45 ڕیزیەتی کردارەکان. ڕیزیەتی کردارەکان واتە ئەگەر هەندێک ژمارەم هەبوو و چەند هێمای ئەژمێرکردنیشم هەبوو بۆ وێنە لێدەرکردن، لێکدان، کۆکردنەوە، ئایا ئەمن کامە ئەژمێرکردن پێش کامەی بکەم؟ ئایا من تەنیا لە ڕاستەوە دەست پێ بکەم لۆچەپ یان ڕیزیەتیەک هەیە، یاسایەک هەیە، ڕێسایەک هەیە کە دەبی ئەمن پەیڕەوی بکەم؟ بێگومان ڕێسا و یاسا هەیە ناوی ڕیزکردنی کردارەکان یان ڕیزیەتی کردارەکان. ئەویش ئەوەیە کە پێش هەموو شتێک کە تەمەشای ڕستەچی ژمارەی دەکەم، پێش هەموو شتێک دەبی بچم کەوانەکان ئەگەر کەوانە هەبوو ناو کەوانەی ئەژمێر بکەم، هەتا کەوانەکان لابم کە ناو کەوانم ئەژمێر کرد، ئەگەر هەبوو ئەوجا توان هێز واتە بۆ وێنە سێ تواندوو دەبی ئەویش چاکەم پاش کەوانەی ئەگەر هەبوو. پاش هێز دەبیت چاکەم جاران لێکدان و دابەش لە ڕاستەوە لۆچەپ کامە لە ڕاست بوو، چونکە ئەوانە لێکدان و دابەش هەمان ڕیزیەتیان هەیە، هەمان ڕیزکردنیان هەیە، بەڵام کامە لە لای ڕاست بوو ئەوی پێشتر دەکەم. کە لێکدان و دابەشەکەش تەواو بوو ئەوجا کۆ وەکەم کامە لە لای ڕاست بوو، کەم لە لای ڕاست بوو زوو کەمەکەی دەکەم، کۆیەکەی دوای دەکەم، یان ئەگەر کۆ لە لای ڕاست بوو کۆیەکەی ئەنجام دەدەم پاشان کەم. نابی لە بیرم بچی ئەو ڕیزیەتیە، ئەو ڕیزکردنە کەوانە هێز ئەوجا لێکدان و دابەش ئەوجا کۆ وەکەم. بۆ وێنە لێرە ئەمن نابی بێم 38 نۆی لێ بڕوە، ئەوە هەڵەیە، دەبی ئەمن جارێ نۆ جاران چاری ئەنجام بدەم بزانم دەکات چەند. 38ەکەی بنووسمەوە، کەمەکەی بنووسمەوە، نۆ جاران چار دەکات 36، کۆیەکەی ئێرە بنووسمەوە 24 بنووسمەوە، جارێ ئەژمێرکردنەکان ناکەم هەر دەینووسمەوە. هەنگاوی یەکەم تەنیا لێکدانەکەی ئەنجام دەدەم، هەنگاوی دووەم ئەوجا لە ڕاستەوە لۆچەپ، چونکە یەکەم جار کەم هەیە کەمەکەی ئەنجام دەدەم، 38 36 لێ بڕوە لێی کەم بیتەوە یەکسان دەبی بە دوو، ئەوجا هەنگاوی سێیەم کۆیەکەی ئەنجام دەدەم، 2 کۆ 24 دەبیتە 26. ڕاهێنان پرسیاری 23 لێرە کەوانەم هەیە، کەواتە با کەوانەکەی ناو کەوانەکەی ئەژمێر بکەم. 15 کۆ 12 واتە 5 کۆ 2 دەکا 7، 1 کۆ 1 دەکا 2 کردیە 27. ئێستا کەوانەکەی لا دەبم، دەنووسم دابەش ئەوجا دەنووسم سێ تواندوو وەکو خۆی دەینووسمەوە، ئەوە هەنگاوی یەکەم. هەنگاوی دووەم 27 وەکو خۆی دەنووسمەوە، جارێ دابەشەکەی وەکو خۆی دەنووسمەوە، هێزەکەی ئەنجام دەدەم، سێ تواندوو واتە 9، ئەوجا لە هەنگاوی سێیەم 27 دابەش 9 یەکسانە بە سێ. بێگومان هەنگاوەکان لە ژێر یەک بنووسمەوە زۆر زۆر ئاسانترە هەتا ئەوەی لە تەنشتێک. بێمە لای پرسیارەکی دیکە. پرسیاری 24 لێرە دیسان کەوانەم هەیە، ناو کەوانەکەی ئەنجام دەدەم، لە ناو کەوانەش ڕیزیەتی کردارەکان دیسان هەیە، جارێ ئەمن کەمەکەی ناکەم ئەنجام نادەم لێ دەرکردن، توانەکەی ئەنجام دەدەم، واتە یەکەم هەنگاو جارێ کەوانەکە هەر دەنووسرێتەوە.
16 دەنووسرێتەوە، دابش دەنووسرێتەوە، 4 دەنووسمەوە، کۆی دەنووسمەوە، 6 دەنووسمەوە، کەوانەی دەنووسمەوە. ئێستا 3 دەکاتە 27 کەم 25 دەنووسرێتەوە جارێ. هەنگاوی دووەم دیسان 16 دەنووسرێتەوە، دیسان دابش 4 کۆ 6. ئێستا کەوانەکەی لا دەبم 27 25 لێ بڕوە یەکسانە بە 2. بەڵام ئەگەر کەوانەی لابم دەبی یەکسەر هێمای جاراندانێم، چونکە کەوانە واتە جاران لێکدان. ئەگەر نەزانم باشتر وایە کەوانەکەی هێشتا لا نەبم بنووسم 2. ئەوجە لە هەنگاوەکی دیکە دیسان 16 بنووسمەوە، دابەشی بنووسم، 4 بنووسم، کۆی بنووسم. ئێستا 6 جارانی 2 بکەم بنووسم 12 هەتا هەڵەی نەکەم. ئێستا هەنگاوەکی نوێ دابەشەکەی ئەنجام دەدەم. 16 دابش 4 دەکات 4 کۆ 12. لە هەنگاوەکەی پاش ئێستا 4 و 12 کۆ بکەمەوە دەکا 16. کردیە 16. هێزەکان و ڕەگەکان. هێزەکان و ڕەگەکان ڕەگی 71 بخەمڵێنە زۆر گرنگە، واتە وەڵامی تەواویان لە من ناوێ. خەمڵاندن بۆ نزیکترین ژمارەی سروشتی. ژمارەی سروشتی واتە ئەو ژمارەی کە کەمی لەگەڵ نییە و هەروەها ژمارەیەکی تەواوە، چونکە ڕەجی 71 ئەگەر ئەمن بە بژمێر بکەم دەکاتە ژمارەکی دەیی، ناکاتە ژمارەکی سروشتی. 71 دەکاتە 8 و 4261 بەش لە 10,000. بەڵام نایەنەوێ بەو جۆرەی کو دەیانەوێ بیخەمڵێنم بۆ نزیکترین ژمارەی سروشتی. ئەمن دەبی لێرە زۆر گرنگە ژمارە 2 جایە تەواوەکان بناسم، هیچ نەبی هەتا 100 بناسم. 2 جایە تەواوەکان کامانن؟ ئەوانە 2 جای تەواون 4، چونکە 2 جاران 2 دەکات 4. 4 2 جایەکی تەواوە، دەتوانم لە ژێر ڕەگ دەری بینم، یەکسەر دەبیتە ژمارەکی سروشتی. پاشی 4 چ دێ؟ 9. 9ش 2 جایەکی تەواوە، چونکە 3 جاران 3 دەکا 9. پاش 9 16 ئەو جا 25 دەبی ئەمن بیان ناسم ئەو 2 جا تەواوانە. 36 49 64 81 100 121 144 هەر نەبی ئەوەندەی بناسم. 71 لە چێندەرە؟ ئایا دەکەویتە چێندەر 71؟ 71 دەکەویتە مابەینی 64 و 81. ئایا 71 لە 64 نێزیکە یان لە 81 نێزیکە؟ لە کامەی نێزیکە؟ ئەگەر بمەوێ بزانم 71 لە کامەی نێزیکە، 71ەکەی دەینم 64 لێ دەردەکەم بزانم دەکات چەند. ئەوها 71ەکەی دەینم کەم 64. 11 4 لێ بڕوە 7. ئەوە زانیم 7 هەیە لە مابەینی 71 و 64. ئێستا 71ەکەی دەینم دیسان لەگەڵ 81 بزانم لە مابەینیان چەند هەیە. 71 لێ بڕوە 10 هەیە، کاتە 71 نێزیکترە لە 8 نەک لە 9، کاتە 2 ڕەگەکەی باشترە بیکەمە 8. نزیکی بکەمەوە نزیکەی 8 نەک نزیکەی 9، نزیکەی 8. لێر ئەوها نووسرایە 71 دەکەویتە مابەینی 64 و 81. گەورەترە لە 64 گچکەترە لە 81.
کەواتە ڕەگە کەشی دەبی بکەویتە مابینی 8 و مابینی 9. ئەگەر بمەوێ نێزیکترە لە کامەی نێزیکترە لە 8 ئەو هێمایش دەنووسم بە نزیکەی، واتە نزیکەی 8 100% نا، بە تەواوی نا، یەکسان نییە بە 8، یەکسانە بە نزیکەی 8. ئەوە زۆر گرنگە، نزیکەی 8. ئێستا لێرە ڕەگی دووجا بخەمڵێنە بۆ نزیکترین ژمارەی سروشتی. 29 ئایا 29 نێزیکە لە چ؟ دەچم تەمەشای دووجایەکانی خۆم دەکەم. 29 لە چێن دەرە؟ 29 لە مابینی 25 و 36ە. بەڕای من 29 زۆر نێزیکترە لە 25، کەواتە ڕەگەکەی دەخەمڵێنم بە 5، نزیکەی 5 دەخەمڵێنم بە یەکسانە بە نزیکەی 5. ئەگەر بمەوێ دەنووسم 29 گەورەترە لە 25، گچکەترە لە 36، ڕەگی 25 دەکا 5، ڕەگی 36 دەکا 6، کەواتە ڕەگی 29 لە مابینی 5 و 6ە، بەڵام نێزیکە لە 5، نێزیکە لە 5. ڕەگی 92 ڕەگی 92 ئایا 92 لە چ نێزیکە؟ 92 لە چ نێزیکە؟ 92 لە مابینی 81 و 100ە. 92 81 و 100 لە 100 نێزیکترە بە من، تۆزەک لە 100 نێزیکترە هەتا ئەوەی لە 80، کەواتە ڕەگەکەی ئەمن دەکەمە نزیکەی بە نزیکەی 10. پرسیاری 27 108ش هەر نێزیکە لە 100 هەتا ئەوەی لە 121، کەواتە ڕەگی ویش دەکەمە 10. 150 نێزیکە لە 144، کەواتە ڕەگەکەی بە نزیکراوەی دەکەمە 12، یەکسانە بە نزیکەی 12. شیتەڵکردنی ژمارەکان. شیتەڵ زۆر زۆری هەیە، لێرە دەیانەوێ شیتەڵی خۆبەش لۆ ئەو ژمارەی دروست بکەم. شیتەڵی خۆبەش واتە دیتنەوەی کۆڵکەکانی ژمارە 56، ئەو کۆڵکانەی کە خۆبەشن. خۆبەش مانای چییە؟ خۆبەش ئەو ژمارەیە کە تەنیا دابەشی خۆی دەبی لەگەڵ دابەشی یەک، دابەشی هیچ شتیدی نابی. ژمارە خۆبەشەکان هەندێکیان ئەوانەی لە 100 کەمترن لێرەم نووسیتەوە: 2 3 5 7 11 13 17 19 23 29. ڕەنگە بەسبی هەتا ئێرە لەبەریان بکەی. ئەوە ژمارە خۆبەشەکانە، بەسەر هیچ ناتوانم دابەشی کەم، تەنیا بەسەر خۆی و بەسەر ژمارە یەک. ناتوانم نە دابەشیان کەم بەسەر 2، نە بەسەر 3، نە بەسەر 4، نە بەسەر 5، نە بەسەر هیچ، بەس تەنیا بەسەر ژمارەکە خۆی. یەک نەخۆبەشە نەدابەشە، چیاسایەکی یەک نایگریتەوە، کەواتە لە 2 دەست پێ دەکا و هەتا دوایی هیچ لە بن نایە ژمارە خۆبەشەکان. ناتوانین بزانین چەند ژمارەی خۆبەش هەیە، زۆرە بێ کۆتاییە. کەواتە ئەمن دەچم 56 دەینم بە کەیفی خۆم دەیکەمە 2 کۆڵکە هەرچ بی بە کەیفی خۆم تەنیا کۆڵکەکان ڕاست بن. بۆ وێنە 56 دەکاتە 7 جاران 8. ئەو تەمەشا دەکەم 7 تازە تەواو نابیتە 2 کۆڵکەی دیکە، چونکە 7 خۆبەشە. 8ەکە دەبیتە 2 جاران 4، 2 دیسان تەواو خۆبەشە، 4ەکەش دەبیتە 2 جاران 2. واتە کۆڵکەکانی 56 چەند دووم هەیە؟ 3 دووم هەیە، 2 2 2 لەگەڵ 7. ئەو 3 دوانە دەتوانم ئەوها بنووسم:
2 توان 3 جاران 7. ئەگەرە من لێرە بۆ وێنە یەکەک نووسی بووی 4 جاران 2 جاران 7 ئەوە هەڵەیە چونکە 4 خۆ بەش نییە، 4ش دەکرێتە 2 جاران 2 کەواتە نابی 4 بنووسم، تەنیا دەبی ئەمن ژمارە خۆ بەشەکان بنووسم. ژمارە خۆ بەشەکان کامانەنە؟ ئەو ژمارانە. ناتوانم چی دیکە لەوانە زیاتر بنووسم، دەبی کۆڵکەکان هەموو ئەو ژمارانە بی، چەند لەو ژمارانە بی، یەکە ئەوجە 2 ئەوجە 3، بەڵام ئەو ژمارانە خۆ بەش. ئێستا ڕاهێنانەکە شیتەڵی خۆبەش بۆ هەر ژمارەیەک بنووسە بۆ وێنە ژمارە 88. شیتەڵەکەی کو دەکەم؟ دەچمە من 88 دەینم، چونکە دەبینم 88 لە خانە یەکان ژمارە چی جووت هەیە کەواتە یەکسەر دابەشی 2 دەکەم. 2 ئاسانترین شتە دابەشیکەم، کە دابەشی 2 دەکەم دەبیتە 44، 2 تەواو خۆ بەشە. ئێستا 44 دیسان دابەشی 2 دەکەم دەبیتە 22، دیسان ئەو 2 تەواو، 22ش دابەشی 2 دەکەم دەبیتە 11. کاتە لێرە دەنووسم 88 یەکسانە بە 2 توان 3 دوم هەیە جاران 11. 3 دوم هەیە لەگەڵ 11 ئەگەر لێکیان بدەم دەکا 88. پرسیارەکەی پاشی ئەو 27 کو شیتەڵی خۆ بەشی لۆ دەکەم، دابەشی 3 دەکەم، 27 دابەشی 2 ناکرێت، دابەشی 3 دەکەم دەکا 9، 3 تەواو ئیدی خۆ بەشە، ئەوجە ئەو 9 دیسان دابەشی 3 دەکەم دەکا 3 کەواتە 27 دەکاتە 3 توانی 3. 3 جارم هەیە، 3 دانە 3م هەیە. پرسیارەکەی پاش ئەو 162 چونکە دەبینم ژمارە چی جووتە، یەکسەر دابەشی 2 دەکەم دەکا 81. ئەوجە 81 دابەشی 9 دەکەم دەکا 9 جاران 9 81. ئەوجە 9ەکانیش دەکەمە 3 دووە چیشم هەیە لێرە کەواتە 162 دەکاتە 2 جاران 3 توانی 4 دانە 3. پرسیارەکەی پاشی ئەو 196 دیسان دابەشی 2 دەکەم، 19 دابەش 2 9، 16 دابەش 2 8. ئەوجە 98 دابەشی 2 دەکەم دەکا 9 دابەش 2 4، 18 دابەش 2 9 49 دابەشی دەکا 7 جاران 7. کۆڵکە خۆ بەشەکانی 196 دەکا 2 توان 2 جاران 7 توان 2. 2 دوم هەیە 2 هەفتیشم هەیە. تەواو بووین لێرانە. گەورەترین کۆڵکەی هاوبەش. گەورەترین کۆڵکەی هاوبەش واتە ئەگەر 2 ژمارەم هەبوو ئایا گەورەترین ژمارە چییە؟ ئەمن بتوانم هەردوو ژمارەکانی خۆم دابەش بکەم بەسەر ئەو کۆڵکەیە بەبێ ئەوەی هیچ بمینێتەوە، واتە بەبێ ئەوەی فاریزە بکەویتە ناو ئەنجامی دابەشەکە. ئایا 32 12 هەردووچیان دابەشی چ دەکرێن؟ لێرە ڕێی کتێبەکەی ئەوەیە کە کۆڵکەکانی 32 بنووسین، کۆڵکەکانی 12 بنووسن، تەمەشاکەن بزانین چ ژمارەك لێرە هەیە لێرەش هەیە. بێگومان ژمارە 1 هەیە، ژمارە 2 هەیە، بەڵام گەورەترین ژمارە کە هەبی کامەیە 4 کە هاوبەش بی لێرە و لێرە هەبی. 2 ڕاستە کۆڵکەیە بەڵام گەورە نییە، هەرە گەورەکە نییە، گەورەترینیان نییە، کاتە ژمارە 4 گەورەترین کۆڵکەی هاوبەشە. ئەمن بەو ڕێی ناکەم گەورەترین کۆڵکەی هاوبەش بەو ڕێی دروست ناکەم، بە ڕێیەکی دیکە کە ئەویش ڕەنگە هەر باش بی.
ئێستا ڕوونی دەکەمەوە. گەورەترین کۆڵکەی هاوبەش دیاری بکە. گەورەترین کۆڵکەی هاوبەش دیاری بکە لۆ ئەو دوو ژمارەی 120 و 210. ئەمە چ دەکەم؟ هەردوو ژمارەکەی دەنووسم. ئەگەر زانیم یەکسەر دابەشی کۆڵکەچی گەورە دەکەم ئەگەر کرا، ئەگەر نەمزانی بە دووی دەست پێ دەکەم. لێرە ئەمن چونکە هەردووچیان لە خانەیەکان سفڕیان هەیە یەکسەر دابەشی دەم کرد. 210 دابەشی دا دەکا 21 تەنیا سفڕەکەی لا دەبەم. 220 دابەش دا دەکا 12. ئێستا تەمەشا دەکەم هێشتا کۆڵکەی هاوبەش مایە لە مابەینی 12 و 21 ئەویش سێیە. هەردووچیان دابەشی سێی دەکەم. 21کە دەکا 7 12 دەکات 4. ئێستا لە مابەینی 4 و 7 هیچ شتێک نەما هاوبەش بی بێجگە لە یەک. کەواتە لێرە ئەمن دەبێ ڕاوەستم بچمە لای چەپ، ئەو کۆڵکانەی بەدەستم هاتیە جارانی یەکدی بکەم. ئەو کۆڵکەی بەدەستم دێ دەجاران سێسی ئەوە گەورەترین ژمارەیە بتوانم 210 و 120 بەسەر دابەشکەم بەبێ ئەوەی هیچ بمینێتەوە. سی ژمارە سی، کەواتە سی گەورەترین کۆڵکەیە. کۆڵکە لە مابەینی 81 و 132 چەندە گەورەترینیان؟ ئەمن تەمەشای ژمارەکان دەکەم. 132 دەتوان دابەشی دوویکەم، بەڵام چونکە 81 نابی ناکرێ. کۆڵکەی هاوبەش دوو نییە، ئەدی سێ توانیم هەردووچیان دابەشی سێ بکەم. 132 دابەش سێ کردیا 44. 81 دابەش سێ کردیا 27. ئێستا لە مابەینی 27 و 44 هیچ شتەکی کۆڵکەچی ژمارەکی هاوبەش نییە. 44 دابەشی دوی دەبی، دابەشی چاری دەبی، دابەشی 11 دەبی. 27 دابەشی دوی نابی، دابەشی چاری نابی، دابەشی 11 نابی. 27 دابەشی نۆی دەبی، دابەشی سێی دەبی. 44 دابەشی نۆی نابی، دابەشی سێی نابی. کەواتە لێرە ڕادەوەستم گەورەترین شت کۆڵکەی هاوبەش سێ. پرسیارەکەی پاشی ئەو گەورەترین کۆڵکە لە مابەینی ئەو سێ ژمارەی چییە؟ بێگومان دەمتوانی بە دووی دەست پێ بکەم، بەڵام ئەمن بە سێ دەستم پێ کرد. یەکەم جار سێم نووسی، هیچ کێشە نییە. 96 دابەشی سێم کرد کردیا 32. 60 دابەش سێ کردیا 20. 36 دابەش سێ کردیا 12. ئێستا دابەشی دووم کرد هەمویان، کۆڵکەیە دووش. 32 دابەش 2 16. 20 بووە 10 و 12 کردیا 6. دیسان دەتوانم دابەشی دوویکەم. 16 دابەش 2 8. 10 دابەش 2 5. 6 دابەش 2 3. ئیدی کۆڵکەی هاوبەش لە مابەینی هەر سێکیان نەما، هیچ نەما، هەتا لە مابەینی دووشیان نەما. کەواتە ڕادەوەستم لێرە لە لای چەپ ئەو ژمارانە لێک دەدەم. 3 جاران 2 6، 6 جاران 2 12. کەواتە 12 گەورەترین ژمارەیە. ئەمن بتوانم هەر سێ ژمارەکان دابەشی 12 کەم بەبێ ئەوەی هیچ ماوە بمینێتەوە. گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی 220 و 448 880 یەکسەر ئەمن دەمنووسی. بێگومان دەتوانین بە دووی دەست پێ بکەین، بەڵام ئەمن دەمنووسی. دەتوانین بە 11 دەست پێ بکەین، هیچ کێشە نییە. بەڵام ئاسانترین شت دەبوو چونکە تەنیا سفرەکانم لابرد. ئەوجە کە دەبینم 88 و 44 یەکسەر دابەشی 11 کرد هەمویان. ئەوجە پاشان 2 4 8 کۆڵکەی هاوبەش دووە. ئیدی کە 2 دابەشی دوم کرد کۆڵکەی هاوبەش نەما، یەکسەر ڕادەوەستم. ئەوجە ئەو لایە 10 جاران 11 و پاشان جاران 2. 2 جاران 11 22. 22 جاران 10 دەکات 220. کاتە هەموو ژمارەکان هەر سێکیان دەتوانم دابەشی 220 بکەم بەبێ ئەوەی هیچ بمینێتەوە.
گەورەترین کۆڵکەی هاوبەش. ئێستا گچکەترین یان بچووکترین چەند جارەی هاوبەش. بچووکترین چەند جارەی هاوبەش واتە بگەڕێم بە دوای ژمارەیەک کە بتوانم ژمارەکە دابەشی 8 بکەم، نەک 8 دابەشی کۆڵکە واتە ئەو دوو ژمارانە دابەش دەکرێن، بەڵام چەند جارە ژمارەکە دابەش دەکرێت بەسەر ئەو ژمارانەی کە دەمەوێت چەند جارەی هاوبەشیان لۆ ببینمەوە. بێگومان بە ملیۆنان ژمارە هەیە، بەڵام ئەمن دەگەڕێن بە دوای بچووکترینیان لە مابینی 8 و 10. لێرە چەند جارەکانی 8 دەنووسرێ، 8 جاران 1 8، 8 جاران 2 16، 8 جاران 3 24، 8 جاران 4 32، 8 جاران 5 40، پاشان چەند جارەکانی 10 و 23. ئەو جەدوایە دەگەڕێن بە دوای ژمارە کە هاوبەشە بچووکترینیان چلە. چل دەتوانم دابەشی 8 کەم دەکا 5، دابەشی 10 کەم دەکا 4. کەواتە بچووکترین چەند جارەی هاوبەش ژمارە چلە. لێرە ڕاهێنان بچووکترین چەند جارەی هاوبەش دیاری بکە. پرسیاری 37 لە مابینی 5 و 12. ئەمن تەمەشای هەردوو ژمارەکان دەکەم، دەبینم هیچ کۆڵکەچی هاوبەش نییە جگە لە یەک، کەواتە لۆ ئەوەی گچکەترین چەند جارەی هاوبەش ببینمەوە ئەو دوو ژمارە یەکسەر جارانی یەک دەکەم دەکا 60. کەواتە گچکەترین چەند جارەی هاوبەش لۆ ژمارە 5 و 12 دەکاتە 60. پرسیاری 38 لە مابینی 4 و 32 گچکەترین چەند جارەی هاوبەش ژمارە 32، چونکە 32 دابەشی 32 دەکرێت و دابەشی 4 دەکرێت. گچکەترین چەند جارەی هاوبەش هەرگیز گچکەتر نییە لە گەورەترین ژمارە. هەرگیز نابی گچکەتر بی لە 32، چونکە گەر گچکەتر بوو کو دەتوانم دابەشی 32 کەم. کەواتە بچووکترین چەند جارەی هاوبەش هەرگیز بچووکتر نییە لە گەورەترین ژمارە. بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابینی 3 و 27 دەکا 27، چونکە 27 دابەشی خۆی دەکرێت و دابەشی 3 دەکرێت. بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابینی 15 و 18 چ دەکەم؟ دەگەڕێم بە دوای کۆڵکەچی هاوبەش کە 3، 18 دابەش 3 دەکاتە 6، 15 دابەش 3 دەکاتە 5. لێرە ئەمن بەردەوام دەبم لەسەر دابەشکردن، واتە تەمەشا دەکەم بزانم کۆڵکەی هاوبەش لە مابینی 5 و 6 چەندە، کە زانیم هیچ کۆڵکەچی هاوبەش نەما لە مابینی 5 و 6، یەکسەر ئەو کۆڵکە و ئەو کۆڵکە و ئەو کۆڵکەی جارانی یەکتر دەکەم، کە جاران یەکترم کرد چ دەردەچی؟ بچووکترین چەند جارەی هاوبەش. واتە 5 جاران 6 دەکا 30 جاران 3 دەکا 90، واتە ژمارە 90 بچووکترین چەند جارەی هاوبەشە، دابەش دەکرێت بەسەر 18 و دابەشیش دەکرێت بەسەر 15. ئەوە ئاسانترین ڕێیە. لێرە پرسیاری 41 چ دەکەم؟ دەگەڕێم بە دوای کۆڵکەی هاوبەش 6 و 12 و 18 3 دووش دەبی 3 دەبی، ئەمن 3ەکەی دەنووسم. 18 دابەش 3 6، 12 دابەش 3 4، 6 دابەش 3 2. ئێستا دیسان 2 6 دابەش 2 3 2 1. ئەوجا ئێستا چ دەکەم؟ تەواو کۆڵکەی هاوبەش نەما، تەنیا یەکە، ئەو کۆڵکەیە و ئەو کۆڵکەیە و ئەو کۆڵکەیە
ئەو کۆڵکەیە بێگومان یەک پێویست ناکە جارانی بکەم چونکە هەر دەکایەک هەمویان جارانی یەکتر دەکەم 3 و 2 3 و 2 3 جاران 2 6 3 جاران 2 6 6 جاران 6 36 واتە 36 بچووکترین چەند جارەی هاوبەشە لە مابەینی ئەو سێ ژمارەیە ئەوەش ئەو ڕێیە کە هەست دەکەم ئاسانە بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی 5 و 7 و 9 کە تەمەشای ژمارەکان دەکەم هیچ کۆڵکەچی هاوبەش نییە لە مابەینیان کەواتە یەکسەر جارانی یەکتریان بکە بچووکترین کۆڵکەی هاوبەش دەردەچی 5 جاران 7 35 35 جاران 9 9 جاران 5 45 3 جاران 9 27 28 29 30 31 کەواتە 315 بچووکترین چەند جارەی هاوبەشە 315 لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 45 دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژین